لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەداخ و کەسەرێکی زۆرەوە دەڕوانینە کۆچی بە لێشاوی گەنجان و خێزانەکان. دیارە بەهۆی ناجێگیری بارودۆخی هەرێم و بارودۆخی هەرێم و قەیرانی دارایی و خاوبوونەوەی جوڵەی بازاڕ و نەبوونی هەلی کار و دامەزراندن کۆچی بە کۆمەڵی گەنجان بە ماڵ و منداڵەوە دەستی پێکردەوە کە بەبەرچاوی هەموو دنیا و تووشی چەندین چارەسەر و چەندین چەرمەسەری و بارودۆخی نەخوازراو بوونەتەوە. بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە هەوڵی جدی بدات بۆ ڕاگرتنی کۆچی گەنجان بۆ دەروی وڵات لە ڕێگای هێنانەدی دارپەروەری کۆمەڵایەتی ڕەخساندنی هەلی کار و دامەزراندنی گەنجان بە تایبەتی دەرچوان. بە شێوەیەکی دادپەروەرانە لە کەرتی گشتی و کەرتی تایبەت لە هەموو حاڵەتێکە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بەرپرسیارەتی ئەم دۆخە لە ئەستۆ بگرێت کە دروست بۆ و هەوڵی چارەسەرکردنی بە پەلە بدات، ئەویش بە ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمان و حکوومەت بۆ داڕشتنی پلانی هەنووکەیی و درێژخایەن بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخە نەخۆزراوە.